بینینی خوێن لە ماوەی دووگیانی لەم حاڵەتانەی لای خوارە ئەتوانین بڵێن تا ڕادێکی زۆر مەترسیدارە. هەندێک جار لەوانەیە بینینی ئەم خوێنە ئاماژە بێت بۆ دووگیانی دەروی منداڵدان بە تایبەت ئەگەر هاتوو خوێنەکە ژانێکی زۆری لەگەڵدا بوو. بۆیە پێویستە بە زووترین کات خانمەکە سەردانی پزیشکی پسپۆری ئافرەتان بکات. هەروە هەندێک جار لەوانەیە لە سەرەتاییەکانی دووگیانی بڵێن کە ئاماژە بێت بۆی کە دووگیانەکە دووگیانێکی تەندروست نییە، واتە دڵی کۆرپەکە لێ نادات تەنها کیسێک دروست بووە. و هەندێک جار لەوانەیە ئاماژە بێت بۆ ئەوەی کە وێڵاشی خانمەکە کە لەگەڵ دووگیانەکە دروستە بێت ئەو وێڵاشە لە بێش پێشەوەی منداڵداندا بێت کە ئەمەش لەوانەیە بێتە هۆی خوێنبەربوونێکی ئەجگار زۆر کە مەترسێکی زۆر بۆ ژیانی کۆرپە و دایکەکە دروست دەکات. و هەندێک جاری تر لەوانەیە ئاماژە بێت بۆ ئەوەی کە وێڵاشەکە چوو بێتە ناو منداڵدان کە ئەمە زۆر زۆر مەترسیدارە بە تایبەت لە خانمانەیە ڕوئەدات کە نەشتەرگەری مناڵبوونیان زۆر بە ئەنجام گەیاندووە. بۆیە پێویستە بە زووترین کارسەردانی نەخۆشخانە و پزیشکی پسپۆری ئافرەتان بکات. هەندێک جاری تر لەوانەیە ئاماژە بێت بۆ ئەوەی کە وێڵاشەکە لە ناو منداڵدان جیابۆتەوە کە ئەمەش دەبێتە هۆی خوێنبەربوونێکی زۆر بە تایبەت زۆربەی جار خوێنەکە لە ناو منداڵدان دەمێنێتەوە. حتا ئەگەر خوێنێکی کەمتریشی بینی بەڵام ئازارێکی زۆری لەگەڵدا بوو بۆیە پێویستە بە زووترین کات خانمەکە سەردانی پزیشکی پسپۆری ئافرەتان بکات. بەڵام لە دوو حاڵەتە ئەتوانین بڵێن بینینی خوێن لە ماوەی دووگیانی لەوانەیە مەترسیدار نەبێت. ئەگەر هاتوو خانمەکە هیچ ئازارێکی نەبوو لە سەرەتاییەکانی دووگیانی، چەند قەترەیەک یان چەند دڵۆپێکی کەم خوێنی سووریان قاوەیی بینی، لەوانەیە ئاماژە بێت بۆ ئەوەی کە سەرەتاییەکانی دووگیانی و هەتاوەکو ئەو کیسەی دووگیانەکە لە ناو منداڵدان جێگەی خۆی ئەگرێت، یاخود لە کۆتاییەکان واتە لە کۆتاییەکانی دووگیانی کە ئاماژە بێت بۆ دەستپێکردنی مناڵبوون. ئەمەش بە جۆرێک ئەو خوێنەی کە خانمەکە ئیبینە خوێنێکی زۆر نییە، سوورێکی زۆر گەشت نییە، لەوانەیە لینجایی لەگەڵا بێت، ئەمە ئاماژەی بۆ سەرەتای دەستپێکردن بە مناڵبوون. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.